بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر پرسیارشتی لە ناوچەکە ڕەوشی کورد لە ناوچەکە بەکوێ دەگات ئەوەی کە دەوترێت پرسیارشتی پێشتریش گفتوگۆمان لەبارەوە کردووە دوای پامەکەی عەبدوڵڵا وەجەلان بەکوێ دەگات قۆناغەکانی ئایندە چین پامەکە چی تێدا بوو کۆدێک کە نەخوێندرابێتەوە بە نسبەت هەمومانەوە چۆن لی تێبگەین قۆناغەکانی دواتر چیە گفتوگوێم پرس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار توێژەری سیاسی کاک سەردار سڵاو لێبێ بە خێراتی سپاس کاگڕان بە خێراتی سەرچاو سپاس دەکەم خوێندنەوە بۆ پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا وەجەلان ئەزانی خۆی مشکلەکەی ئێمە تەرکیزمان لەسەر خودی پەیامەکەی تەرکیزمان لەوە نییە ئەم پەیامە یەک شتی بچووکە جزئیەکی بچووکە لەناو پرۆسەیەکی گەورەیە بۆیە هاتین و نوعێک لە بەدحاڵیبوونی گەورە دروست بووە ئەم بەدحاڵیبوونە خەریکە کورد وەکو عادەتی خۆی کاتە دوو بەشەوە وەکو چۆن لەسەر تەوتین و هەژماری من تەلاقە خۆی نەمیان حەڵاڵەوە یان حرامە خەریکە بگاتەوە وەکو زۆر شتی تر خەریکە لەسەر نەورۆز خەڵک دە پێ دەڵێن نەورۆز نازام دژی کورد کراوە ینی ئەمە خراپە و جۆری مامەڵەی نوخبەوی بەتایبەت لە ڕۆژ لە باشوور بەشێک لەوانی کە بە بەردەوامی ناڕازین و هاش و هوشەکەن و ئەوی من لە بەرنامەکانی جەناب تۆوانەی تری شاڵێم کورد ڕۆشنبیرەکەی یا ئەوەی لە ڕۆشنبیریەوە هاتووە بۆ سیاست بەڵایە بەسەر ئەم میلەتەوە نیو سەعات تێنەپەڕی بەسەر بڵاوبوونەوەی پەیامەکە هێشتا نەمانزانی ئەو تەرجەمانەی ئەکرێن دەقیقن یا دەقیقنین ئاخر خۆ من کە ئەڵێم تەرجەمە هەندێک کەس ئەو زاراوایی ئەو کرمانجی سەر و بە دەقیقی نازانن خۆ دەبێ بزانین ئەمە دەقیق معنای چییە یەکسەر وتاریان بڵاو کردەوە و کردیان بە هەڵڵا و هێرشی زۆریان کردە سەری و پیاوەکان وا لێ کرد تۆزێکی مابوو تیام کرێ بە خیانەت و تیام کرا بە تەسلیم بوون ئاش بەتاڵ و تەسلیم بوون و ئەمانە ئەمە بەدحاڵی بوونە ئەمە غورورێکی بەتاڵی کۆمەڵە خەڵکێکە کە خۆیانیان پێ زۆر عاقڵە خەڵکیان وسوێتی هیچ دانوستانێکی جددی نییە ئەخە کوڕم تۆ چزانی دانوستانی جددی هەیەیان نییە چۆن زانیت دانوستانی جددی وەکو وایە کە بە حساب ئێستا من و جەنابەت دانیشتوین لە لایف قساکەین و ئەواکەین دانوستانی جددی بەشی هەرە زۆری لە جیهانە بەنهێنی ئەکرێ بۆ ئەم پرۆسەیە لەوێەوە بە حساب ئاماژەکانی دەرکەوتن کە ئۆکتۆبەری پێشوو دەوڵەت باخچەلی چووتەوە قەی لەگەڵ پەرلەمانتارانی دەم پارتی کرد لە ناو پەرلەمانە لێەوە ئاماژەیەک درا کە شتێک لە ئارایە لەبەرەوە کاکە لە ئۆسلۆ نزیکەی ساڵ و نیوەک فەڵەستینیەکان و ئیسرائیلەکان مفاوەزاتیان کرد CIA پێی نەزانی بوو ئەمریکایەکان پێیان نەزانی بوو عەرەبی تیان نەبوون منەظەمەی تەحریری فەڵەستینی خۆیان ئەحمەد قرێعیان ناردبوو شیمۆن پێرێزی یوسیبلینی ناردبوو ئەوانش پێشتر هەندێک مفاوەزی تریان ساڵ و نیوەک مفاوەزات کرا و ئەوە بوو بەمای دامەزرانی سوڵتەی وەتەنی فەڵەستینی و ئەوانە لەبەرەوە زانیی وەختە شتێک ڕووەدا بە تۆزێ تەعنی بکەین تۆزێ لەسەر خۆبین لە شتەکە تێبگەین ئەفو بکە من دەمەیەک یەک شتی بچووک لێرە ئیزافەکەم من سیوێکی دیفاع بکە من هینم نییە من هجووم ناکەم من ناتوم بۆ هجووم هاتووم پێت بڵێم ئەمە پێشبینی کراو بووە بە دەلیلی ئەوەی سیوێکی دیسەمبەری ساڵی پار من وتارێکم نووسیوە باسی وەکەم ئایا ئاپۆ سازشەکەیان نایکە ئەم وتارم بۆ بڵاو کردەوە چونکە ئەمزانی تەوەقوع مەکرد بەڵام برایانە پێت بڵێمەوە لە بەردەم هەموو ئەو بینەرە ئازیزانە ئەترافەکەم قەت تەسەورم ناکرد تەخەلوف و هەڵەشەیی هەندێک کەس بگاتەوە ئاستا و ئەو هەڵا گەورەیە دروست بێ کاکە شتێک هەیە باتە پوتۆزەکەی بنیشێتەوە با بەرچاو ڕوون بێ با تێبگەین بزانین تەفاسیلەکان چین دەقەکە وەکو خۆی بخوێنەرەوە دەقەکە بخەرەوە سیاقی خۆی ئێستا دێم پێ دەڵێم دەق بخەیتەوە سیاقی خۆی وەکو خۆی لێ تێبگە پێ دەڵێم معنای چییە فەرموو جەنابەت دیفاعەکەت کە بەوەی دیفاع نییە بەڵام بۆ نمونە ینی ئەوەی کە دەڵی پرسیاشی ڕەنگە پرسێکی جددی نەبێەوە هیچ پرسێک لە گۆڕێدا نییە ینی لەو کاتەدا کە پرسی ئاشتی بەڕێوە دەچێت هەر لەو کاتەوە باخچەلی لە پەرلەمان تەوخی لەگەڵ پەرلەمانتارە کوردەکان کرد وتارێکی داوتیە بێ و جالان بێتە ئەم پەرلەمانە و لێرەوە پەکەکە هەڵبۆشێنێتەوە ینی دوای ئەوە سەرۆک شارەوانی شارەداری گەورەی کورد لە پۆستەکانیان لابراون قەیوم لە جێگەی دانراوە
ئەو کەسی کە پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجالانی خوێندەوە ئەحمەد تورک خۆی لابراوە لە پۆستەکەی و قەیوم لە جێگەی دانراوە ینی خەڵک و بەشێک لەو ڕۆشنبیرانەی کە تۆ دەڵێ ینی لەسەر ئەم بنەمایە دەڵێ نەگەر پرسی ئاشتی لە گۆڕەیە ئەمە یعنی چی نابێت زمینە سازی ئەوان لە پرسی ئاشتی نەگەیشتو بەدحاڵی بوون و تێنەگەیشتنە لە پرسی ئاشتی کە باسی پرسی ئاشتیەکەین یعنی ئێمە لە حاڵەتی جەنگین لە حاڵەتی یەکتر قبول نەکردنین کە باسی پرسی ئاشتیەکەین بەو معنایە کە ئەمانەیە بگەینە لێک تێگەیشتن و ڕێککەوتن بەچی گەینە لێک تێگەیشتن و ڕێککەوتن بە کۆمەڵێک وەسایل سەرەکی ترینیان دانوستاندنە من هەم قسەیەکمە زۆر جارێ لێمەوە کاکی خۆم تەسلیم بوون ئەگەر ئاپۆ تەسلیم بێ لە هیچ شوێنێکی دنیا تەسلیم بوون پێویستی بە دانوستاندن نییە پێویستی نییە وەرەقەیەک دەدەنێ ئیمزایەکی پوتن ترامپ بە زیلێنسکی وتی وەرە ئیمزایکە وتی نایکەم ئەمە دەرگا بۆ دانوستاندن نکاتەوە تەسلیم بوون بێتە ئیمزای کرد تێپەڕی لە خەیمە سەفوان سوڵتان هاشمیان بان کردانە وەرەقەی ئیمزاکە و بڕۆرەوە ئەمە مفاوەزاتی نابێ وەختی ئەم مفاوەزاتەکەی یعنی تۆ تەسلیم نابی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم مفاوەزات خۆی چییە مفاوەزات جۆرێکی سەختتر و ئاڵۆزتر و زەحمەتترە لە شەڕ خۆی جەنگە جەنگ لە تعریفێکی ئەوەلی و جامع و شاملیە بریتە لە ململانەی ئیرادەکان بۆ دیهێنانی بەرژەوەندی دانوستاندن چییە؟ ململانەیە ململانەیە ئیرادەکانە ململانەیە لە نێوان ئیرادە ناکۆکەکان بۆ دەستێنانی بەرژەوەندی ئەگەر بچینەوە سەرم تعریفانەوە ئەگەر ئەمانە لە سیاست تێگەیشت بن پەیوانەیە بە وەرەقەیەک یا بە نامەیەکی تر دنیا بێتە شامی شەریف یاگەر مفاوەزات دەستی پێکرد ئەو مفاوەزاتە مەحکومە بۆی کە سەرکەوێ ئەزانین کە مفاوەزات سەرەکەوێ عادەتەن ئەو مفاوەزاتانەی کە سەرەکەون نەوعێکیان هەیە کە لایەنەکان قدرەتی ئەوەیان هەیە دەستکەوت بەدەست بێنن نەوعێک تریەوەی لایەنێک دەستبەرداری بەشێکی زۆری دەستکەوتەکانی خۆی بێ بۆیە کە ئەڵێن جەنگە زەمان چییە من زۆر کەس نامەیان بۆ ناردوم و لیان پرسییم زەمان چی ئەڵم زەمان خۆتی ئەمە جەنگە تۆ چتە ناو جەنگەوە ئەم جەنگە دەبێ ورد لێی گەیشتبی باشە حەکیمانە زیرەکانە لێزانانە دوور لە هاش و هوش و درشم بازی و قسەی سەر پێی و هەڵەشە و سادە لەوحی و ساویلکەی و تێنەگەیشتن بزانی چۆن ئەم جەنگە ئەبەیتەوە بەچی تۆ کارتەکانی هێزت چین خاڵە لاوازەکانت چین هاوپەیمانە محتەمەلەکانت لەم جەنگەیە چین دوژمنە محتەمەلەکانت لەم جەنگەیە چین ئەم معادلە نەخوێنیتەوە چەندت پێیە بۆ ئۆچیتە سەر مێز باشە بەرامبەرەکەشت ئاوە بخوێنیتەوە ئەموو ئەمانە ئیدارە بدەی هەموو ئەم قودرات و ئەوراق و کارتانە بەباشی ئیدارە بدەی جەنگەکە بەریتەوە ئەگەر دۆڕاندت بزان ئەم جەنگە بدۆڕێنی من گلەی لێی ناکەم لە ئەردۆغان ناکەم چونکە ئەو نەهاتوە جەنگ بۆ تۆ بەرێتەوە کاڵێم جەنگ مەبەستم جەنگی دانوستاندنە دانوستان بەڵێ لەبەرەوە ئەگەر ئیجازە بدەی لێرەوە ئەچینەوە سەر پەیامەکە نامەکەی ئاپۆ لە کۆتایی ئەمە نامەیە وەنا باش هاتووی محاکەمەی ئەماکەی کاکە یەک دەقا ئەمە دەقی ڕێککەوتنە ئەمە ڕەشنووسی کۆتایی ڕێککەوتنێکە کە هیچی تیانێ بۆ ئێمە ڕەشنووسی کۆتایی ڕێککەوتن بێ یەکەم کەسە بم دژێ بۆ بۆ هیچی تایە شایانیەوە بێت کە تۆ دژیبی نا ئەگەر ئەمە ڕەشنووسی ڕێککەوتنی کۆتایی بێ لە بەرەوەی ڕێککەوتن میکانیزمی تایە مەسائلی محەددی تایە ئاوا لە عمومیاتە قسە ناکە بەڵام ئەمە ڕەشنووسی ڕێککەوتن نییە ئەمە ڕێککەوتن نامە نییە ئەمە پەیامی ئاماژەی دەستپێکردنی دانوستاندن و ئەوەیە کە پرۆسەیەکی ئاشتی لەم نامەیەوە دەست پێکە ئەم نامەیە دەبێت وەکو خۆی سێریکی باش ئەم نامەیە ڕوو لەکوێیە بە ئاشکرا ڕوو لە ئەوە ڤاڵانەی قەندیلە ئەڵێ کۆنگرە بکەن چەک دابنێن پێکەکە هەڵوەشێننەوە و ئەمە لە چوارچێوەی پرۆسەیەکی یاسایی یاکرێ باش ئەمە عمومیاتە لەبەرەوە لە پەیامێکە ئاوە لە عمومیاتە پرنسیپەکان دیارەکی هێڵە سەرەکیەکان دیارەکی
دەیتەوە سەر ئەم پەیامە بە ئیتیجاهی تر ئەم پەیامە ڕوو لەکوێیە زمانی پەیامەکە وەختی ئەینووسی تۆ لە حاڵەتی دوژمنایەتی و شەڕەتفەنگ نیت لەگەڵ دەوڵەتی تورک لەو حاڵەتە بی ئەم پەیامە بە زمانێکە نووسی ئەگەر داوای تەنانەت داوای چەکدانانیش بکەی استراتیج بگۆڕی بە زمانێکە نووسی لە حاڵەتی بەرەو ئاشتی و بەرەو دانووساندن بڕۆی بە زمانێک ترێ نووسی ئەم زمانە دەبێ ئاگای لە وەزعی دەوڵەت باخچەلی بێکە ئەوە تەی هەیە ئەڵێ شتێک نییە ناوی کورد بێ دەبێت بە وردی ئەمە بزانین ئەردۆغان ئەو قسانە بووە کە ڕووی لەکوێیە ئەزانی مشکلەیەکە من دیسانەوە دێمەوە سەر میدیا و ڕۆشنبیر بۆ ئەم وڵاتە وشیاری خەڵکیان چۆن وێران کرد لە دنیاە وەختی لە دوانە درێ وەختی قساکرێ وەختێ پەیام بڵاوکرێتەوە ورد ئەمە شیەکەینەوە ئەمانەوە لەو پرسیارە تێبگەین ئەمە لە ئەستا ڕوو لەکوێیە ڕەنگە هەندێک جار پەیامێک بڵاوەکەینەوە ئێمە ئەسڵەن کەمترین کەستی ئەگا ئێمە ڕوومان لەم پەیامە لەکوێەوە جارێکیان نمونەیەکی بچووکت بۆ گێڕمەوە پێش ڕوخانی سەدام مەلاکرێکار لە هەڵەبجە زوو هێرشیە کردە سەرێکێتی ئەو وەختە مامۆستا عەلی باپیر و کۆمەڵ پەیوەندیان لەگەڵ یەکێتیە هەندێک ئاسایی کردبەوە لێرە هەڵایەک دروست بوو ئۆی هێرشەکە و هەڵە سلێمانی والێکە وتم کاکە ئەمە مۆجه بوو مامۆستا عەلی ئەم هێرشەکەی کاتە سەر یەکێتی و هەڕەشاکە ئەوێ بە جەماوەری جارێ ڕووی لە جەماوەری ئیسلامەکانە وی بزوتنەوە بۆی بڵێ مامۆستا عەلی باپیر مووقفی ضعیف و لاواز وانێ ئێمە پەیام لە سیاسەتە ئەوە لە نێوان دوو کەوانە زۆڵانە پەیامەدەین دەبێت خەڵک وەختێ دێ پەیام شیەکاتەوە دەبێت بزانێ ئەم پەیامە ڕوو لەکوێیە باشە بە چمە بەستێکە بۆ بەم زمانە نووسراوە تۆ ئەم پەیامەت هێنا وازانی ئیتفاقی استراتیجیە و مفاوەزات وەکو ئەماژەت پێکرد پەیامەکە ڕوو لە قەندیل بوو بەڵام خەڵکێکیش ڕوو لە جیهاتی تریشە باشە بەڵام ئاراستەی قەندیل کراوە بەڵام ڕووی لە جیهاتی تریشە ینی پەیامەکە واتێ بەنی خەڵک وای لێ تێگەیشت کە هیچ پەیامێکی تێدا نییە بۆ تورکیا بۆ نمونە تۆ دەڵی کۆنگرە بکەن خۆتان هەڵبوەشێنەوە چەکدا بنێن بەڵام لە بەرامبەردا ناڵێ ئەمە یەی ڕوونکردنەوەی تیانە بوو بە کوردیەکەی ملحەقی تری ماوە ئەبوو وەرەقەی تری لەگەڵ بێ باشە سەرچاو کە ڕوونکردنەوەی تیانە بوو ملحەقی تری تیاماوە نابێ من دیسانەوە دەمێ شتێک هەیە جایکەینەوە خەڵک نیگەرانە حەقی خۆیەتی منیش نیگەرانی مەیە لە سیاسەتا دڵنیایی نییە لە سیاسەتا دڵنیایی گەمژەی و حەماقەتە منیش دوو دڵیم هەیە منیش نیگەرانی مەیە بەڵام خەڵک نیگەرانی هەیە گرێت نیگەرانی خەڵک ڕەوایە خەڵک بە شێوازی ڕاستەوخۆ دەریە بڕێ حەقی خۆیەتی چونکە خەڵک ئیشی تری هەیە کاسبیەکە دوکتۆرە محامیە ینی ئیشی تری هەیە ئێمە ومانان نابێ هەڵەشەیی بکەین لە دەربڕینی نیگەرانەکانمانە نابێ بێن تەڵاق خۆین کە ئەمە هیچ وەڵڵاهی شیوان نووسراوە بۆ پەستی ئەزانی بۆ ڕۆشنبیرەکە نا پەست نیم لە ڕۆشنبیرەکان پەستم لە عقلیەتەکەیان من ئەمانەیەکی شخصیم لەگەڵ کەسی نییە ئەم عقلیەت ئەزانی کاگڕانکۆ بۆستە با من شتێک ئەمە بۆ ڕەبتکەمەوە بە ئاسایشی نەتەوایەتیەوە باشە ئەگەر ڕەبتم نەکرد قبوڵی مەکە یەکێک لە بنەمە ئەساسیەکانی ململانێ و جەنگ متمانە و ورەی خەڵکە ئەو ئاپۆیەی مەجموعەیەک خەڵک لەوانەیە کە ئەزانی مشکلەکە نوکتەکە لەکوێ بوو ئەوانەی ئاپۆیان تەعلیها کرد ویستیان بیکەن بە هەوبەل لێمان ئەوانە هێرشیان کردە سەری ئەو وەختانەی کە ئێمە ڕەخنەی ئاساییمان لە فکری ئاپۆ بگرتایە تیامەکراین بە پیاوی وێت بە چه حەقێک خەڵکی هەمەکەی بە پیاویمیت بە چه حەقێکی ساهاتوی کابرا بەو هەموو تاریخەی و بەو هەموو سنگەی و بەو هەموو بەرخۆدان و خۆڕاگریەی لە شاخ و لە زیندان و لەمانە بە چه حەقێک خەتێکی چەپ و ڕاستی بەسەرانی تۆ لەو عاقڵتری کە ئاگاد لە تەفاسیل نییە ئێمە لە بەرۆی ملحەقی نییە دیار نییە ئەبێ چاوەڕێ بکەین بپرسیم زین ملحەقاتی ئەمە چییە خەڵک دیسانەوە لێرە خەڵک ناکەم خەڵکیش قسەیە دووبارەکاتەوە خەڵک قسەی ئێمەمانان دووبارەکاتەوە کە لەم شاشەیە دەرەکەوین و فتوای بۆ دێ ئەم فتواچێتی ئەبێ واز لێبێنین ئێستا ئێمە لە جیاتی ئەوەی کورد دابەشەکەین لەم پەیامە لەسەر ئەم پەیامە بیکەینە دوو بەشەوە دەبوو بیکەینە مای ئیجماع کاکە نێهارەکانی پەکەکە تەئید یەکەن ئەزانی یەکێک من ئێستا هینێکت بۆ گەڕمەوە مقارنەیەک بزانە ئەمە لەکوێ پەیوەندی بە ئاسایشی نەتەوایەتی وەیە
وەختێک وا مامەڵاکەی ورەی خەڵگەش ڕوخێنی ئەمە بەشەکە لە زیاندان بە ئاسایشینەتەوەیەتی وەختێ بەم جۆرە مامەڵاکەی کاکە هەموو میدیای تورک متابعی تۆکە و دەستگای استخباراتی تورک متابعی میدیای تۆ ئەواناکە مووقفی تەفاوزی لە ئاپۆ لاوازەکەی لە مفاوازات لاوازێکی بەم طریقەیە سێرکە سادات چوو بۆ قودس هەموو سەرکردەکانی عەرەب دژی وەستان و کردیان بە هەڵا و کردیهامیان کرد بە خیانەت طبعا بەشێکی زۆری ڕۆشنبیرەکان ئەوەشی اتهامی نەکردایە بە خیانەت خۆی بە خائین حسابەکە وەکو ئێمە مانە ئەگەر مقارنەی دۆخی جیهانی عەرەبی ئەو وەختە و ئەم وەختەی کوردکەی کورد لە ئاستی سیاسیە وشاری سیاسی زۆر باشترە بۆ ئێستا پێ دەڵێم یەک سەرۆک حیزبم نەبینیوە هەندێک هەڵتوەقی و ناوێنم دەنگیانم نەبیست هەندێک ئەوە هەڵتوەقیون هاتن و هاشوشی فەیسبوک و ئەوانە و حیزبیان دروست کرد و دەنگیانیانە و کورسیانێنە کورسیە هێنی هاشوهوشەکەی خەڵک چەواشاکەی دەنگ تەدا تێ بەڵام نابیتە زەعیم بووی تایە لەمە مووقفتە بوو هەندێک هەڵتوەقی و دەنگیانمان نەبیست لەم مەسئلەیە ئەوەی لێ دەرچێ بەش یەکجار زۆری سەرۆکی حیزبەکانی کوردستان و مەکتەبی سیاسیەکانیان و حیزبەکانی کوردستان پێچەوانەی وەعی دواکەوتووی عەرەب لە سەردەمی ساداتە هەموو پشتگیری پەیامی ئاپۆیان کرد لە هەموو پارچەکانی کوردستان یەکەم پەیامی سەرۆکی کێتی بوو ئەنجا کێ یەکەم کردوێتی دەستی خۆش بێ ئەفزەڵێتی بۆیە کاک بافڵ کردوێتی ئەفزەڵێتی بۆیە پارتی کردوێتی دوای ئەو کردوێتی دەستخۆشی لە پارچەکانی تریش کردیان ڕۆشنبیرێک ئەگەر بێت تۆزێک بەنەوەی قسەیەک کایان ئەگەر پۆستی سیاسی نەبێ بەنەوەی قسە بکە ئینجا دیسانەوە جارێک تر کاتی خۆی عەفو بکە کاتی خۆی من میت بووم لەبەرەوەی ئەموت من لەگەڵ مۆدێلی ئاپۆ لە کۆنفیدرالیزمی دیموکراتیک نیم لەگەڵ دەوڵەتی سربەخۆم ئەیاندمە پیاوی میت ئێستا لەبەرەوەی ئەڵێم ئەم پەیامەی ئاپۆ دەبێت دیقەت بکەین پشتگیری بکەین هاوکار بین لەسەر خستنی پرۆسە ئاشتێکە هەمومان ئێستا دەبێت خۆمان بە جەنگاوەری ناو سەنگەری پاڵپشتی سەرخستنی ئاپۆ بزانین لەمەشا پێ دەڵێ چی لەمەشا پێ دەڵێ ئەمە پیاوی میتە بۆیە پشتگیری ئەوە نییە هەموو پشتگیریەکەن هەموو پشتیوانی حیزبەکانی ئەبێ جیاکەینەوە خەڵکیش کردوێتی ئافرم کاکە وەختێ لە دقەی یەکەمە لە نیو سەعاتی یەکەمە یەک مەجموعە وتاردا ئەبەزێ و هەرچی سایتەیە بڵاو کاتەوە و ئەمە ئەبێتە نەبرەی خەڵک بۆ ماوەی 48 ساعت کاکە تۆزێ چاوەڕێکە بزانە سری سوورەیە ئەوەندە دەڵێ چی بزانە ئەحمەد تورکەڵێ چی بزانە پەروین بۆڵدانەڵێ چی بزانە دەوڵەت باخچەری پەرچەکردداری چیە بزانە کاکە چاوەڕێکە بزانە قەندیلەڵێ چی تۆ یەکسەر هێڵی سووری بۆ دامەنێ ناکرێ ئەم فتواچێتیە 40 ساڵە ئەم میلەتیان پێ وێران کردووە ناکرێ قبوڵیکەین من لەم بەرنامەی جەنابەت وتم چی بەسەردار ئەڵێی من لە حەقی خۆم متەنازلم کەیفی خۆتە بەڵام لێت قبول ناکەم لە پرۆسەیەکی وایە اتهامی ئاپۆ بکەی بە تەخاذل و بە تەسلیم بوون و بەوانە وەڵڵا کاکە لەبەرەوەی تەمەنی ڕۆیشتووە کوام پیاوە گوێی داوەتە تەمەن دانیشتووی هین یەکەی اتهام یەکەی باشە کاک سەردار ئەم فتواچێتیە ستۆپ هەندێکی لە دڵسۆزیەوە نییە هەند بەشێکی زۆری لە دڵسۆزیە من باسی ئەوانەکەم کە خۆیانیان لێ بووە بە مفتی و فتوادەن من باسی خەڵک ناکەم خەڵک بە مطلقی خەڵکی ئاسایی کاکە خەڵکی ئاسایی وشارەکەی باشتر ئەگەر ئێمە تێکی نەدەین من 20 ساڵ ئەمەڵێم واللهی ئێوە لە میدیا و ڕۆشنبیرەکان لێ تێک نەدەن خەڵکی کوردستان خەڵکی ئاسایەکەی زۆر وشارترن تۆزە قسە لەسەر و پەیامانە بکەین کە لە دوای پەیامەکە عەبدوڵڵا ئۆجالانەوە هەمی دەوڵەت باخچەلی سەلاحەدین دەمیرتاش لە زیندانەوە پەیامێکیە بوو حەزەکەم لەسەرەوەیش بۆ چوونێکت نییە ئەو دەڵێ سپاسی دەوڵەت باخچەلیەکەم ئۆجالانەکەم ئەردوگانەکەم کە لەم پرسەدا ڕۆڵیانە بووە کەواتە ئەمەش دیسانەوە سەپۆرتی و بۆ چووناکە کە ئەمە پرۆسێکی دوور و درێژ هەبووە طبعا ڕوونە کاکە بۆ یەک پرسیارەکەم کاک بافڵ کە تا ئێستا حەساری دەوڵەتی تورک لەسەر مەتاری سلێمانیە لەسەر ئەوەی کە هەڵوێستەکەی سەبارەت بە پێکاکا و سەبارەت بە خەتی ئاپۆیی دامی ئەو خەتاکە باشە ئەو بۆ هینی کرد ئەو بۆ یەکەم کەس پشتگیری کرد بۆ بەمیت کە کاک مەسرووری بینی بوو بە پاراستن و لەبەر ئەوەیە دامیەکە لەبەرەوەی لە ناو پرۆسەکەیە لەبەرەوەی ئەزانەی سیاست ئاوایە بۆ پشتگیریەکە چونکە ئەمە پرۆسەیەکە دەمێکە دەستی پێ کردووە بەنهێنی گەیشتۆتە کۆمەڵێک
نەتیجە بۆیە گەیشتووە بە مازانی کاکڕانکۆ من دەمێ شتێک ڕوونکەمەوە ئەمەم زۆر ڕوو نەکردەوە کاتی خۆی ئەزانی بەشێک بوون بە بەڵا لە بزوتنەوەی گۆڕان ئەم قسەم ڕوو لە بزوتنەوەی گۆڕان نیە لەوانەیە لەو کاراکتەرانەیە کە بوون بە بەڵا لە بزوتنەوەی گۆڕان و لە میلەت جارێکیان بە ڕەحمەت بێ کاقاری حاجی عەلی سەرۆکایەتی وەفدێکی کرد لەگەڵ پەرلەمانی کوردستانە کوفری کرد فەقیرە وتی ئەم کۆبوونەوەیە قەرارمانداوە هیچ نەڵێن بۆ لێدوان نەدەین دووسبێ کۆبوونەوەکانمانی نەکەین ئەو ڕۆشنبیرانە ئەوانەی کە خەڵک بە موفتیان نەزانێ یەکسەر لێ ئەوەی مفاوەزات وەکو یەکێتی و پارتیەکان ئەمە نازام ژووری نشیان ژووری داخراوە ژووری تاریک من کۆڕێکم بۆ مەجموعەیە کرد 6 کەسێک بوون تم کاکی خۆم تۆ داوای ژنێ بۆ کوڕەکەتەکەی جاری وایە 6 مانگ بەنیێنی ئەمەڵی تۆ ژن دێوژنە ڕوا و دوای ژەمان خەڵەتێنن هەموو شتەکە لە دەست ژنەکانە دوایمان خەڵەتێن پیاوەکان ڕوومان خۆشەوان بەر لە وەڵێک دامانێنێن و شیرینێکماندنێ وازایەمە زۆر مهمین ژن تەواوی کردو بەڵام تۆ لەو 6 مانگە نەیاڵی کەس بزانێ بۆی تێکی نەدا ژنێنانێکی سادە ئەوەندە پێویستی بە دقت و ئەوە بێ پرۆسەیەکی سیاسی جەنگ و دەیان ساڵ و باشە دەیان هەزار کوژرا و شەهید و ئەوانی لێکەوت بێتەوە چۆنە بێ کاکە هەموو شتێکی بەعەلەنی بێ وەڵڵاهی هەندێک کرد کاک سەرداریانی بۆ نمونە تۆ ئەوەت کە لە گۆڕان بینی ئەو کار ڕەخنت لێگرت ئەو کات من هەرە خوێن تاڵترین کەسی ئەو گردە بووم لە بەروی ڕەخنەم لە هەموو ئەم سلوکانە هەبوو وەڕی خۆم بەسەر ئێستا بۆم باس کردی منەمەم چۆن باس کرد بوو بەو خوایە لەو کۆڕە نمونەیەکم هێناوە کەڵکی سەر شاشەی نییە وازی باشە بینەوە سەر ئەسڵی مەطلب پرۆسەی ئاشتی ئەوەی کە تێپەڕیوە تا ئێستا پێ دوایە هەنگاوەکانی ئایندەی چییە بێ بە خوێندنەوەی تۆ ئایا جەلەن ئازا دەکرێ ئەمە پرسیاری خەڵکە ئێوێ بەرچاوڕوونی هەبێ لە ڕۆشنبیرێکی وەکو تۆوە وەکو چاودێرێکی سیاسی وەکو تۆ خوێندنەوەیەک بکەی بۆ دۆخەکە ئایا دەگا بۆ جەلەن ئازاد بکرێ ئایا دەگا بۆەوەی کە چەکدا بنرێ قەندیل چۆڵ بکرێ هەمواری دەستور بکرێت لە تورکیا هەموومانە پرسیاری زۆر گرنگن و پرسیاری ڕەوا و مەسئولانە و عەقڵانن و ئەزانمەوە پرسیاری خەڵکە بەس دیسانەوە بە کورتی بە یەک ڕستاڵێم ئەمە پرسیاری ڕۆشنبیرەکانمان نییە باوەڕکە پرسیاری ڕۆشنبیرە فتواچەکانمان لانی کەم ئەو گروپەی من ناون فتواچی ئەوانە نییە ئەمە بەسراوەتەوە بە کۆمەڵێک معادلاتەوە کاکە دوێنێ شەو ئیسرائیل هەڕەشاکە و باسی جەرمانە ئاکرێستا جەرمانە ئەوەندەیە لە دیمەشقەوە باسی پاراستنی دروزەکە 11 کیلۆمەتر دوورە باش ئەوە نێ ئەوەنە مەتاری دیمەشقەکەوێتە ئەو لایەوە یعنی دەبێ بزانی ئەم پرۆسەیە من لەم بەرنامەی جەنابەت هێشتا باسی ئەوە نەبوو لە ئەدلیبیش بەڕێ بکەوێ ئەبوو محەممەدی جۆلانی لەم بەرنامەی جەنابەت باسی ئەوم کرد کە نەتەنیاهۆ و توێتی ئیسرائیل هین و توێتی ئەو پیاوە ئەردۆغان ئیسرائیل پلانی هەیە بێتە سەر فرات و دەوڵەتی کوردیدا بمەزرێنێ بۆیە ئەو وەختە لە بەرنمەکەی جەنابەت وتم دەوڵەتی کوردستان لەوە نزیکتر تەسەوریەکەن هەر لەم بەرنمەیە بوو ئەمە لە ناو چوارچێوەی معادلەیە کە هاتووە جیهان هەڵە شێلرێبەیەکەوە ئەو کۆبوونەوە و دانیشتنەی کۆشکی سپی بینی ترامپ و زیلینسکی ئەمڕۆ لە بەریتانیا کۆنگرەیەکی لووتکە هەیە 12 وڵات و ئەوە ئوکرانیا بەشدارەتیایە یعنی ئەم وەزعە شڵەژاوە جیهان شڵەژاوە من کە هەموو جارێ بەرنمەکەی جەناب توانێت تریش و ساڵانێک باسی ئەوە کەم ئێمە بەرەوە چین سیستەمێکی تازای جیهان داڕژینەوە هەموو جارێک خەڵک ئەیوت باوی تاک جەمسەری نەماوە جیهان بەرەو فرۆ جەمسەریەکی من هەموو جارێک کەلیان نەپرسیمە بود نازانم بەرەو چێکی بۆ لەبەرەوەی نازام ئەنجامی ئەم ململانەیانەی لە پێناوی داڕشنەکەی ئاکرێن کوێ براوەی گەورە بێ کوێ لە کوێ براوە بێ کوێ لە کوێ تەعادولە بێ کوێ لە کوێ زەرەرەکە وەشکێ سیستەمە تازەکە لەسەر ئەساسی ئەو بەڵانسی هێزوو ئەو کێشانەدا ئامەزرێ کە لە نەتیجەی ئەما کەوێتەوە من نەتیجەکەی نازانم من فاڵچی نیم تا نەتیجەکەی بزانم من لەگەڵ پێشهاتەکانی ئەمامەڵاکەم هەوڵە دەم پێشبینی هەندێک حەدەس بکەم لە بەرچاوگرنی ئەگەری جیاجیا ئێستا پرسیارانی کە کردم ئێستا ئەمە هەمووی بەسراوە تۆ دەبێت لەمانە هەمووی تێبگەی ئاپۆ دەبێت لە ناو هەم ئەم یاریە بێ سەرکردەکانی کورد دەبێت لەم یاریانە بە وردی تێبگەن بزانن چۆن
لە ناو ئەم یاریانە جێگەی خۆیانەکەنەوە بەدی وەکەیترا بۆ باسی خەتەرەکە نەکەین ئەم سەردەمە ئێستا سەردەمی سەفقەیەکە بانیەکە ئەڵێ ئەمە ئیمزاکەی معادنەکان مەدەیتێ لەگەڵ پوتنا سەفقەیەکەم کردو ئەیکەی باشە نایکی ئەوروپا ناخۆ کەواتە مەجای بۆ خوێندنەوەی سیاسیش نێشتۆتەوە بۆیە ئەبێ زۆر وردبی ئەبێ یەکسەر بە هەڵەشەی پەلە نەکەی تحلیل نەکەی ئەبێ یەکسەر قسە نەکەی ئەبێ هەڵدەی تێبگەی من لەوە تێناگەم نازانم خوا ئەوەندە فەهمی پێداوم لەوە تێناگەم کە بەرچاو ڕوون نەبێ چۆن لە خۆمە فتوا ئەدەم ئەڵێم ئەوە ئاگرە تەپوتۆزە پشتی تەپوتۆزەکەش چۆن نەتوام لە خۆمە حکم سەردار بوو وا دەردەکەوێتەوە ئەوەندەی لە چاودێرە سیاسیەکان توندی ئەوەندە لە تورکیا تونی زانی بۆ چاودێرە سیاسەکە وعی خەڵک و وعی سەرکردەکانی شتێکەدا بەشێکی زۆری سەرکردەکانی تۆ گوێ لەمە ناگرن من لە ناو مەتبەخی سیاسی من چاودێر نیم من خۆم لە ناو مەتبەخی سیاسیا بووم ئەزانم سەرکردەکانی ئەم وڵاتە چەند ممکنە ئەم جۆرە قسانە کاریگەری لەسەر قەراریان دروستکە تایە بوو پیاوی گەورەی وەکو کاگنەوشروان متەئەسر بۆ بە هەندێک حسابات لەوانە نامەوێت ناوی تر بڵێ بە هەڵەیان بردووە بە هەڵەیان بردووە چونکە حساباتی تر هەیە ئەزانی چی من ئەمە لە نەتیجە ئەم تووڕەبوونم لە نەتیجەی ئەوە نییە کە تووڕەم لە خەڵک تووڕەم لە مولەو تووڕەم لەو نەتیجە خراپانەی کە بەسەر ئەم میلەتیان هێناوە ئەم میلەتیان دووچاری دۆخێک کردووە تورکیا بە هاشوهوش و دروشمبازی و بە دژایەتیکردن و قسەوتن بە ئاپۆ دژایەتی ناکرێ بە پشتگیریکردنی ئاپۆ دژایەتیەکرێ ئێمە لە ناو قۆناغ لە ناو پرۆسەیەکیان جارێ نازانین بەرەوکوێچێ لەکوێ دەرکەوت ئاپۆ بچووکترین نەفەس یامەیلی تەسلیمبوونی هەیە من یەکەم کەسە بم دژێەوە دەرنەکەوتووە کاکە هێشتا هیچ زیار نییە بۆ تیامەکەی و ئەمە تۆ موقفی ئەردۆغان بە قووەتەکەی جارێ ورەی میلەتەکە دەڕوخێنی یەکێکت لێ کردین بەخوایەک کردت بەبت هاتی بتەکەشت شکان ئەی نازانی ئەمە چەند تەسیری خراپی لە ئیمانی خەڵکەیە نازانی خەڵک چۆن بێ ئیمانەکە نازانی خەڵک چۆن ناومێدەکە کورە ئێوە بەهۆی ئەم هاشوهوشەتانەوە خەڵکتان بە گۆڕان ناومێد کرد لە هەموو شتێک تا 50 ساڵی تر ئێستا بە ئاپۆ ناومێدیەکەن دەتۆزێ لەسەر خۆ بن کاکە 6 مانگ بڕۆن بخوێنەوە 6 مانگ بڕۆن لە 4 کەسی عاقڵ گوێ بگرن تێبگەن بچن گوێ لەو میلەتە بگرن لە جیاتی فتوا دەن قسە بۆ میلەتەکە گرن بچنە بازار گوێ لە عەرەبانچێک بگرن گوێ لە باوەڕ کە بەشێک لەوانە خەڵکە سادەکە زۆرینترە لە بەرەوە پێ دوایە عەرەبانچێک لەگەڵ ڕێزمان بۆ پیشەکەی زیاترە زانین لەو چاودێرە سیاسیانەی لەو کەسانەی کە تێنەگەیشتون دەخوانەوە قساکەن زانی بۆ لەبەرەوەی ئەو سەیرەکە گوێگرێ وهی نشینیە ئەو لایەندار نییە ئەو قەراری نەداوە لایەنداری بکە ئەو مشکلەی ئەوەی نییە لە فەیسبوکەکەی چەند لایکی بۆ دێ وەکو فڵان و فیسار ئیشی ئەوەی نییە من قسەیەکەم کرد و تێپەڕی هیچت نەوت حزبی هەڵتوەقی بۆ دەنگینێ لە مەسەلەیە منویستم پرسێ بەس حەزم نەکرد بت بەم بۆ ئاراستەیە بۆ دەنگینێ لەمە سم بڵێم حزبی هەڵتوەقی و جارێ مەبەستت چێە کاکە بۆ بە ئاشکرانە نێڵێ کاکە ئەمە مەسئولێتێکی قانونی نییە تا بڵێ لەسەرمان بکەوێت تۆ باش لە پرۆسەیەکی من لە مەسئولێتی قانونی ناترسم ئەگەر هەڵەیەک بکەم حزبی هەڵتوەقی و ئەگەر کامە ناڵێم کاگڕانکو لەبەرەوە نییە کە لەم تەبیعاتی قانونی ترسم لەبەر ئەوەمە کە من هیچی شەخصیم بەرامبەر بە کەس نییە لەسەر هەڵوێستەکانیان من لەسەر هەڵوێست تعاملەکەم باشە خەڵک ئێستا لە من و تۆ باشترە زانێ حزبی هەڵتوەقی و کێ و لەم مەسەلەیە پەیامێکی نەبووە دەنگی نەبووە قسەیەکی نەکردووە نەپشتگیری کردووە و نا ئەوەی کردووە بۆ ئەوەنی کورسی پەرلەمانیشە بەڵێ کورسی بەینێ نهێنە هەیەی بەقاعە هێناوێتی ناوینەوەی نوێ حەزبەکە ئەنجا من ناو ناڵێم کاکە من وەڵڵاهی مەبەستم کەسێک و جێتێکی محەدەد نییە من باسی نەوعەکەم باسی عەقڵیەتەکەم هەموو سیفەتانی باسێکی مەبەستم لە چییە بۆی ڕوونتر بێ پەیامیان نییە ئەتەوێ بڵێ لەگەڵ ئەتوێ بڵێ لەگەڵ یەکگرتووی ئەو دەنگیانیە کە پشتیوانی لە ئاپۆکە ئەمێ پێت بڵێم ئەو شتەی لایک بەدەستنێنێ نیکە یەک حزب نییە یەک حزب وایە ناوەکەی مەوت یەک حزب نییە خەڵکی تریشن خەڵکی حزابی تریشن ئەم مەوزوعانە لای خەڵک مەوزوعی لایک نییە ئەو بە چیا هینەکە جنێو بە هین بدەی هەژماری من جنێو بە تەوتین بدەی جنێو بە بافڵ تاڵەبانی بدەی جنێو بە مەسرور بەرزانی بدەی ئەوە لایک زۆر هێنێ لەوە هێشتا فریان نەکەوتووە قسەکە بکە ئەو پۆستەکەی و لێدوانەکەی و پەیامەکەی حازرە
لە قەزیەی بزانە هەندێک لەو حیزبانە من لە بەرەی پیاوێکی شەریف و بە ئەخلاقم ئەم هینانم بەکار نهێناوە هەندێک لەو حیزبانە ساڵی پار مانگی 5 سوودانی داوای کشانەوەی وەنامی کرد لە عێراق کە ئەوە زیانی زۆر گەورە و ترسناکیەیە بۆ بەتایبەت بۆ کورد ئێمە مبادرەیەکم کرد من لەگەڵ 5 حیزبەکە لە ئاستی مەکتەبی سیاسی کۆبووینەوە دوای تەخویلیان کردم لەگەڵ حیزبەکانی تریش پەیوەندی بکەم ناوی و ئیمزایان بخرێتە سەر بەیاننامەیەک بۆ ئەنتۆنی گۆتێرش و ئەنجومەنی ئاسایش و سوودانی و بۆ سەر و کۆمار باش ئەمانەمان کرد هەندێک حیزب لەو مەسئلانە خۆیان دزیەوە من ئەگەر بمویستایە و هەڵوێستی نەگەتیڤم هەبێ بەرامبەر بە خەڵک لە هەڵمەتی هەڵبژاردنەکە باسمە کرد ئێستا بۆ باسیەکەم لە بەرۆی مەسەلەکە زیان پێگەیاندن نییە مەسەلەکە ئەوەیە کە حزبی بۆ قەزەی گەورەی نێتەوە کە دانەمەزراندووە حزبی بۆ دامەزراندەوە پێی بوترە جەنابی سەرۆک حزبی بۆ دامەزراوە کورسی پێ ببێنێ و سەودا مامەڵی پێ بکە اینجا دیسانەوە من مەبەستم یەک حزب نییە خۆزگە خوایە یەک حزب وایە ئەمانوت ئاسایی و یەکە گرینەوە عیلاجێکەکەین ئێستا خەریکە ئەم جۆرە حیزب ئەبێ بە مۆدێل کورە هەندێکی تر هەن بە تەمابوون حیزبەکە دروستکەن کەڵکیان نەبوو بۆیان دروست نەکرا لەوانە خەتەرترن بۆیان دروست نەکرا لێت بۆ تۆ زەعیم و جەنابی سەرۆکە و سەرۆک بۆ وڵاتی غەرقی قەیران کردو و بەتەما بۆ حزب دروستکە و بۆی نەکرا ئێستا خەریکە ئەم جۆرە ئەزانی کاکڕان کۆ بزانە ئەم جۆرە گوتارە خەریکە وای لێ دێ حزبی ڕەسەن سەنگین خاوەن قەزیەی گەورە لە پێناوی قەزەیەکی گەورەیەدا ئەمەزرێ خەریکە ئەمە باوی نامێنێ باو ئەبێتە باوی ئەم حیزبە لۆکاڵیانەی کە خەمە ئەساسیەکەیان بەدەستهێنانی لایک و کورسی پەرلەمانیە بە چاواشەکردن نەک بە قەزیە گەورەکان ئەمە نیشانێدا کە ئەمانە هینی قەزەی گەورە نین کاراکتەری قەزەی گەورە نین قەزیەکانی ئەم میلەتە لای ئەوان قەزیە نین خوایە بۆ خاتری ئەم مانگی ڕەمەزانە من هەڵەبم و ئەوان قیادەی باشی ئەم میلەتە بن و ئەوان خەریکی بە بەرژەوەندێ گەورەکانی بن بەسکەوانیە خەتای منە من وام لێ کردووە باش دەسەڵاتی منە کاک سەردار بۆی بەرنامەکە کۆ بکەینەوە لە کۆتاییە فەرمو کۆی کردەوە بەچی ئەگا پرسیاشتی بەچی ئەگا هەتا نەورۆز هیچ جەنگەدا هیچی دیکە بەڵێ تا نەورۆز قەرارە ئەو تەسریبانە هەیە قەرارە تا نەورۆز هەندێک شت ڕووبدا پرسی ئاشتی دیسانەوە پێ دەڵێم دانوستاندن جەنگە تۆ توانی نەتیجێ جەنگێکم پێ بڵێ من پار تا پار کۆڕم هەیە ماڵە لەسرم بوتومە ئێستا پوتن جەنگەکەی دۆڕاندووە بۆ چونکە ئەو وەختە معادلەکان وابوون پوتن جەنگەکەی دۆڕاندبوو هاتنەوەی ترامپ هەموو هەڵەشاندەوە تۆ توانی پێش وەخت نەتیجێ جەنگێکم پێ بڵێ ئەمە جەنگە نیگەرانیمان پێویستە هەبێ بەڵێ خەڵک ناحەقێتی نیگەرانە و ئەترسێ و داوای زەمانەتەکان نەخێر ئەسڵەن ئەو پڕی عەقلانیەت و ئەو پڕی من بۆیە دڵم بە میلەتەکەم خۆشە شکان پرسیارە ناکە بەزەم پرسیارە نابێ ببێتە مایەی گومانکردن و شکاندن و ئەوە دەبێت ببێتە مای پشگیریکردنی بۆی بەهێزتری کەین ئەمە بکەینە مناسبەیەک بۆ ئیجماعی نەتەوەی لە چوار پارچەکە وای لە هاتووی سام و هەموو خەیاتاتی کوردی بێکەوە خوێنن وڵای ئەوەی هەمووان پشگیریان بکەین بۆی مووقفیان بەقوتکەین واژ نەبێ پێمان وابێکا کە ئەمانە لەسەر بچووکترین سازشەکەن و لە پێناوی خۆیانە ئاپۆ سازشی بکردایە نەئەچوە سجنەوە سازشی بکردایە 30 ساڵی ئەوەندێ تەمەنی لە سجن تەواو ناکرد سازش بکە یەکەم کەسە بم بەرامبەری ئەوەستە دەبێ وریابین ئەمە جەنگە پشتگیری بکەین لەکوێ هەڵەبوو بەچی پێمانەکرێ پشتگیری بکەین هاوکاربین لەکوێ هەڵەبوو پێی بڵێن هەڵی لەکوێ زانیمان ترسناکە دەبێت پێی بڵێن قبولی ناکەین لەبرۆمە جەنگە من قەرارم نەداوە بە مطلقی پشتگیری ئەم پرۆسەیە بکەم جەنگێکە بەشداری تیاکەم لەکوێ بزانم تەسلیمبوونی تیاکەوێ یەکەم کەسە بم دژێوم کاک سەردار پرسیارم زۆر ماوە بەتایبەت لەسەر وەزعی عێراق هەندێک گۆڕانکاریاتونەتە پێش بەس هەڵەگرین بۆ بەرنامەیەکی تر بۆی لە باکووری کوردستان و نەپەڕینەوە بۆ عێراقی دەزانم خوێندنەوەی زۆر زۆر تایبەت تایبەتیش کە من دەمێت لێرە بڵێم دیسانەوە داواکەم پەلە بکرێت لە پێکهێنانی حکوومەت وەڵی پەلە بکرێت لە پێکهێنانی حکوومەت و دۆخەکە ئاسایی بێتەوە مەترسی ئەو مەترسیانەی کە ئێستا تا ئێستا دەرکیان پێیەکەم کەم بنەوە یان نەمێنن دەمێکە بە تەمام بچم کۆرسێکی زمان لە وڵاتێکا بخێنم ناوێرم بچم حکوومەت پێک بێنن نە کەسێکی منی تیاابێ نەخۆم بە تەمای هیچم تایە هیچ لە وەزعی منە گۆڕێ بەڵام
پێکێنانی حکوومەت بە پەلەوەمان لێکە ئێمە لە پشتگیریکردنی ڕۆژاوای کوردستان لە پشتگیریکردنی پرۆسی ئاشتی لە باکوور لەو جەنگە سەختەی کە لەوێ ئێستا بەر لە ڕێمانە بە یەکگرتووی ئەتوانین پشتگیریان بکەین. ئەو گۆڕانکاریە گەورانەی لەم ناوچەیە ڕوەدەن دەرفەتی ئەوەندە گەورەی تایە بۆ کورد کەم کەس ئەتوانێت تەخەیلی بکە مەترسی ئەوەندە گەورەشی تایە دەبێت زۆر باش خۆمانی بۆ حازر بکەین. سپاس دەکەم بەڕێز کاک سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ جەناب زۆر سپاس بە خێراتی.